سڵاو ئەم کاتتان باش هەواڵە کولتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتا سەردێڕەکان. فستیڤاڵی سلێمانی بۆ شانۆی کوردستان کۆتایی هات. نازیەکان تەکنۆلۆژیای سەرهەندیان لە فیلمسازیدا داهێناوە. دووبارە سڵاو. کارەکانی فستیڤاڵی سلێمانی بۆ شانۆی کوردستان کۆتایی هاتوو لە دوا ڕۆژیشدا خەڵات بەخشرای گروپە شانۆیە بەشدارەکانی فستیڤاڵ لە هۆڵی ڕۆشنبیری شاری سلێمانی ئاهەنگی کۆتایی فستیڤاڵی سلێمانی بۆ شانۆی کوردستان بەڕێوەچوو کە ماوەی 6 ڕۆژی خەیاند و تێدا وێڕای نمایشکردنی چەندین نمایشێکی شانۆیی چەندین کۆڕی تایبەتیش دەربارەی هونەری شانۆ پێشکەشکران. لە ئاهەنگی کۆتایی فستیڤاڵدا سەرەڕای بەخشینی خەڵات بە شانۆکاران و گروپە شانۆیەکان و ڕۆژنامەنووسانی هونەری خەڵاتی بەخششی هونەریش بەخشرای هونەرمەند تەلعات سامان. ڕۆژی ڕابردوو مەراسیمی کۆتایی فستیڤاڵی سلێمانی بۆ شانۆی کوردستان لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی بەڕێوەچوو. تێیدا خەڵات بەخشرایە گروپە شانۆیە بەشداربووەکان و شانۆکاران و ڕۆژنامەنووسانی هونەری و دواتر خەڵاتی بەخششی هونەری بەخشرایە هونەرمەند تەلعات سامان. ئەنجامی پێشبڕکێی فستیڤاڵەکەش بەم شێوەیە بوو. خەڵاتی باشترین نمایش بەخشرا بە شانۆیی خات و ژولیا. خەڵاتی باشترین دەرهێنەر بەخشرا بە بەکر ڕەشید لە شانۆیی خات و ژولیا. خەڵاتی باشترین ئەکتەری کوڕ بەخشرا بە ئاژین حەمەنووری لە شانۆیی خات و ژولیا. خەڵاتی باشترین سینۆگرافیا بەخشرا بە شانۆیی کوێرەکان. خەڵاتی باشترین داق بەخشرا بە هەڵکەوت ئیدریس لە شانۆیی خەوێک لە دەرەوەی بازنە. خەڵاتی باشترین ئەکتەری کچ بەخشرا بە نۆلیفەر جەوادپور لە شانۆیی کەروێشکی سپی بە چاوی سوورەوە. ئەوەی لە کاتی نمایشەکاندا و ڕۆژی کۆتایی فستیڤاڵەکەدا بەدی دەکرا ئامادەنەبوونی ژمارەیەک لە شانۆکارە ناسراوەکان و کەمی وەرگریان بینەری نمایشەکان بوو. ئەمەش بۆ جێگەی ڕەخنەی بەشێک لە شانۆکاران. لێرە فستیڤاڵ گرنگجیەکەی ئەوەیە کە خەڵک بێنێتەوە ناو شانۆ، بەڵام بەداخەوە لەم فستیڤاڵەیە من هەستم کرد لەو ئەو ئیشانی کە لە هەمووشا ئەکرێ کە لە دەروی فستیڤاڵە ئەکرێ بینەری زۆر زیاترە لەم فستیڤاڵە. قەیرانی شانۆی کوردی کارێکی کردووەتە سەر هونەرمەندی شانۆکاری کورد کە لێبڕاوانە نتوانێت تەرخان بێ بۆ بەرهەمێنانی هونەری هەرچەندە ئەمە پاسا و بیانون نییە کە هونەرمەند هاتە پێشەوە و هاتە نمایشەوە هاتە بەردەمی بینەرانی خۆی پێویستە بەو پەڕی توانا و بەو پەڕی کاریگەریەوە شتەکانی بکات. شانۆکارێکی گەرمیانیش ئاماژە بەوە دەکات کە شانۆکارانی ناوچەکەیان ئاگادار نەکراونەتەوە لە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە. هونەرمەندانی ئەو دەڤرە شانۆکارانی ئەو دەڤرە کە بە بچووک بینراوەیان حسابێکی بۆ نەکراوە ئیدارەی گەرمیانیش عینەن شت بەرپرسیارە. هونەرمەندانی ئەوێ لەم ڕۆژانەیە وازام کۆبنەوەیان کردووە قسەیان لەسەرەوە هەیە کە بۆ ئاگادار نین و شتێکی گرنگ هەیە ئەبێ بیزانین ئەوەیە کە مەرج نییە ئەوەی کە لە ناوەندی پارێزگاکانە نەبووتر هونەرمەند نییە و ناتوانێت کاری جددی و چاک پێشکەش بکە بە پێچەوانەوە ئێمە ئەومان سەلماندووە و لە چەند فستیڤاڵ و بە ئەوانە بەشداریمان کردووە کاری جددیمان هەبووە. لە بەرامبەریشدا بەڕێوەبەری فستیڤاڵی سلێمانی بۆ شانۆ دەڵێت کە ئەوان هیچ کەسێکیان بانگێژ نەکردووە و شانۆکاران خۆیان ئامادە بوون. ئێمە داوەتمان نەناردووە بۆ هیچ لایەک بایکۆتی لێکرد بێ، هیچ کەسێک داوەتی بۆ نەچووە بڵێ من ئامادە نابم. ڕۆژی 21 ئەم مانگە فستیڤاڵی سلێمانی بۆ شانۆی کوردستان دەستی پێکرد و ماوەی 6 ڕۆژی خایاند کە تێیدا 6 نمایش پێشکەشکران و 8 گۆڕیش لەلایەن نووسەر و ڕۆشنبیرانی بواری شانۆوە بەسترا و بەوتەی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانیش بڕی 159 ملیۆن و 750 هەزار دینار بۆ ئەم فستیڤاڵە خەرج کراوە. بەهێز عوسمان NRT سلێمانی. لە میانی سەردانێکی بۆ شاری سلێمانی بە مەبەستی بەشداریکردن لە فستیڤاڵی سلێمانی بۆ شانۆکار و مامۆستای زانکۆ قوتبەدینی سادەقەی کە لە ئێرانەوە هاتووە بۆ شاری سلێمانی لە لێدوانێکی تایبەتدا بۆ NRT ئاماژەی بەوەدا کە نمایشە شانۆیەکان لە کوردستان لە ئاستێکی لاوازدایە و تێشی چەندین جار داوام کردووە کە بە خۆڕایی کۆڕ و سێمینار ساز بکەن بۆ شانۆکارانی کوردستان، بەڵام ئەوان ئامادە نەبوون.
بەخوا ئەشێ داوا بکەن لە من کاکە گیان لە هەولێرە لە سلێمانیە لە کۆیە لە حەڵەبچا من خۆم کارمەز من خۆم شانۆکارم من خۆم مامۆسای زانکۆم نووسەرم دەرهێنەرم دۆرە گێڕم لە فیلمە کورتە فیلم سازەکەم کارم زۆرە ولی ئەگەر داوام لێ بکەن بە گیان دڵهام لە خزمەتیانە جێبەجا و سەفەرەکەم تێم ولی وەختی داوام لێ نەکەن خۆ بە خۆم ناتوانم بێ هەرچەند چەند جار ئەم داواکاریمە کرد حتا لێرە 2 ساڵەوە پێش 2 مانگ لێرە بووم خۆم بە زوانی خۆم 10 پاڕامەوتم بێن کۆرتێکتان بۆ دابنم بە خۆڕایی پارەم پێویست نییە بۆ ناتم چواتکەم دەورە بگێڕم لە فیلمێ کوێستانی قەندیل کاکتاها کاتایی کەریمیە وەلی ئەتوانم کار بکەم بەوەڵی هیچ کە پێشەوازی نەکرد. سکۆت ماکریری گۆرانی بێژ وەک براوەی بەرنامەی ئەمریکن ئایدلی ئەمریکا دڵنیشان کراو لە لۆریان ئالەینەی بردەوە. بەرنامەی ئەمریکن ئایدل جەماوەریترین بەرنامەی ئەمریکایە بەڵام بەرنامەی فاینال ژمارەیەکی پێوانەی تۆمار کرد کاتێک 122 میلیۆن بینەر دەنگیان بۆ 2 بەشداربووی کۆتاییدا. سکۆت لە دوای بەرنامەکە و سەرکەوتنی لە لێدوانێکدا وتی پێشبینی دەکەم برنەوەی پلەی یەکەمی بەرنامەکە تاوی ژیانم بگۆڕێت بەڵام لۆرین کە پلەی دووهەمی بەرنامەکەی بەدەستێنە نەیتوانی پەیامەکەی بخوێنێتەوە. لە جیاتی ئەو لە نامەیەکدا سکۆتی هاوڕێی خوێندیەوە و پیرۆزبایی لە ماکریری کرد. I think that things happen for a reason and I think that it was God's plan for me to get second and it's God's plan for Scotty to get first and no matter what that's the way it was supposed to be. My voice has nothing to do with it. دەکرێت بوترێت جیمز کامێرۆن داهێنانێکی گەورەی لە پیشەسازی فیلمی سەرهەندی لە سەدەی 21دا کرد بەڵام لە ڕاستیدا نازیەکانی ئەڵمانیا زۆر پێشتر ئەو تەکنۆلۆژیان بەکارهێناوە. فیلمسازێکی ئوسترالی 2 دیمەنی ڤیدیۆیی دەستکەوتۆکە ماوەی هەرێکیان نزیکەی 30 خولەکە و دەری دەخات نازیەکان لە کاتی جەنگی جیهانی دووهەم بۆ چەند کارێکی ڕکلامی سوودیان لەو تەکنیکە بینیوە. دوای دروستکردنی تۆپهاوێژێکی بەهێز وەک پرۆپاگەندەیەک بۆ توانای سەربازی و دامەزراندنی سەربازی نوێی ئەڵمانیەکان سوودیان لە تەکنۆلۆژیای سێرەهەندی وەرگرتەوە گرتەیەکیان تۆمار کردو بە ناوی دەتوانیت دەستی لێ بدەیت. هەردوو دیمەنە دەگمەنەکە ڕۆژی 26 ئەیار لەسەر کەناڵی سکای پەخشکرا. لە ڕۆژمێری هونەری جیهانیدا پێشەنگەی هونەری هۆنگ کۆنگ یەکێکە لە گرنگترین ڕووداوەکان. پێشکەوتنی ئابووری لە ئاسیا چینی لە دوای ئەمریکاوە کردە دووهەم گەورەترین بازاری هونەری و کاری هونەری. بە پێی داتایەکی فیدراسیۆنی بازاری هونەری بریتانیا ساڵی ڕابردوو چین لە فرۆشتنی کاری هونەری لە گەلەریەکاندا بڕی 800 میلیۆن و لە ڕۆژمێری هونەری جیهاندا پێشەنگەی هونەری هۆنگ کۆنگ یەکێکە لە گرنگترین ڕووداوەکان. پێشکەوتنی ئابووری لە ئاسیا چینی لە دوای ئەمریکاوە کردە دووهەم گەورەترین بازاری هونەری و کاری هونەری. بە پێی داتایەکی فیدراسیۆنی بازاری هونەری بریتانیا ساڵی ڕابردوو چین لە فرۆشتنی کاری هونەری لە گەلەریەکاندا بڕی 800 میلیۆن و 300 میلیۆن دلاری دەستکەوتۆ. پێشەنگەی هونەری هۆنگ کۆنگی 2011 هونەری 260 گەلەری لە 40 وڵاتی جیهانەوە نمایش دەکات. لە پێشەنگاکەدا هونەری زۆربەی قوتابخانە هونەرەکان هەر لە کلاسیکەوە بۆ مۆدێرن و تا دەگاتە پۆست مۆدێرن نمایشکراون. دەربارەی هەڵبژاردننی هۆنگ کۆنگ ڕێکخەرانی پێشەنگاکە دەڵێن هۆنگ کۆنگ مافی ئازادی زۆرتر تێدایە و زۆربەی هاوڵاتیانی ئینگلیزی دەزانن لەبەر ئەوەی پێشتر داگیرکراوی بریتانیا بوو. بۆیە هۆنگ کۆنگ شیاوترین شوێنە بۆ ئەو پێشەنگایە. دو هەواڵمان
لە پشت دەرگای خانووی ژمارە 21 شەقامی برایتۆن لە ئیرلەندا شاکارێکی شارەوە هەیە. کۆپیەکانی ڕێنێسانس کە هەمویان بەدەست دروستکراون دیێوارەکانی خانووی وێنەکێش ڕۆبێرت بینیان ڕازاندوێتەوە. سەرەڕای ئەوانە ژمارەیەکی زۆر شاکاری ئیتالی هەیە کە هەندێکیان بە مۆدێرنەوە گرێدراون. ئیلهامەکانی بێن لەو کتێبانەوەیە کە خاوەنەکانیان پێویستیان پێوە نەماوە و دەیفرۆشن. بێن دەڵێت من لەم کتێبانەوە دەستم پێکرد و خوێندنەوە بیرم لێکردنەوە پاشان بەخۆم وت کە وێنەکەشان زۆر قورس نییە و لەم دیوارەوە دەستم پێکرد کە دەیبینی بە جوانی نەکراوە. ویستم جارێکی تر بۆیە خی بکەمەوە بەڵام لیندەی خێزانم ساردی کردمەوتی بەجێی دەهێڵین. بین دەڵێ ئەمە ستودیۆکەمە و ئەم ژوورەم بە باشی ڕازاندوێتەوە لەبەر ئەوەی ناتوانم لێدا ببڕم. ئەمە تابلۆیەکی سیانیە کە سەرەکیەکان لەلایەن ڕافایەلەوە کشراوە و دوانەکەی تر لەلایەن ئەنگۆلەوە کشراوە. زۆربەی دراوسەکانی بێن دێن بۆ بینینی کارەکانی بێن. لەمڕۆوە لیندەی هاوسەری دەڵێت خانوویەکی زۆر خۆش و دڵگیرە وەک ئەوە وایە کە لە خانوویەکی مێژووی دابژیت. زۆر کەس بە تایبەتی دێت بۆ سەردانی ئەم خانوویە. ڕۆبێرت کەسێکی بەهرەمەندە و زۆربەی ئەو کەرەستانی بەکاری دەهێنێت خۆی دروستیان دەکات. ئەو هونەرمەندە بڕوای وایە هەموو کەسێک نیگا بخاتە سەر وێنەکردن دەتوانێت بیکات. I started studying them, and I thought, well, I'm a decorator. Surely this can't be too difficult, and this is where I started from. And I actually started on this wall, which now I feel looks a bit amateurish, and I was going to paint it out, but Linda said, "Well, leave it." This is my studio. هەواڵە کولتورەکانتان پێشکەشکرا بەختەوەربن.